سڵاتان لێبێم کاتتان باش لاڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانی بەرنامەم جارەش کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز و سەرنجڕاکێش لەخۆ دەگرێت تا کۆتایی لەگەڵمان بن. بۆ ناساندن و زیندوو هێشتنەوەی کولتوری کوردی زیاتر لە 6 ساڵە گروپێکی خانمانی کورد بەدەست جلوبەرگی کوردی دەدۆرن. چیای ئێلبروس بەرزترین چیایە لە رووسیا و ناوەکەی لەوە هاتووە کە هۆزێکی کوردی لەوێ نیشتەجێ بوون و بەوە ناونراوە کە ئێڵێکی کورد بوونەتە ڕووس. ئەشکەوتی بەستون لە چیای برادۆست ئەشکەوتێکی دێرینە و مێژووی ژیان لەو ئەشکەوتەدا دەگەڕێتەوە بۆ سەردەمی چاخی بەردین بەردەکانی ناوەوەی ئەشکەوتەکە لە ئەنجامی توانەوەی بەردی کلس دروست بووە و دیمەنێکی جوان و سرنجڕاکێشی بە شوێنەکە بەخشیوە. گروپێک لە کچانی ڕۆژهەڵات ماوەی 6 ساڵە پرۆژەیەکیان هەیە بۆ دروستکردنی جلوبەرگی کوردی ژنانە بە ستایل و شێوازی جیاواز. سەرجەم کارەکانیشیان بەدەست ئەنجام دەدەن کە کارکردنە لەسەر جلوبەرگی ژنان و هێنانەدی ستایلێکی نوێ کە ستایلێکی کۆنا و ئەوەی کە جێگەی سرنجە ئەوەیە ئەوان ئەیانەوێت شێوازێکی تایبەت لە کولتوری جلی کوردی ژنانە ببەنە پێشانگانی و دەوڵەتیەکانەوە. هاتووم بۆ ئێرە لەم فستیواڵە شرکەتم کردووە تا ئیشانی دەستی خۆم بە مەعرەزدا بنم ژنانی ئێرە لێ سوپات دەکەن. ئێمە گروهێکین لە ئێران کە ئەم ئیشانە دروستەکەین ئێترین لێرە هەم معاشی خۆمان هەم بۆ نیشاندان بە مەعرەزنیانم ئیشانە ئیسپادەی لێکەین. ئەمە کارێکمانە کە لەسەری کارمان کردووە ئیشی دەستیە. ئێمە گروپێکین ئەم کارانە ئەنجامەدەین کە بە مۆر و کارەکانی ترە کە زۆر جوانە مانە هاوردووە. ئەمە نمونەیەکیە زۆرمان هەیە لەم نمونانە. دانێکتر لە نمونونەکانمان ئەم کڵاوانن کە هەم ئەمانیە هەم کاری کڵاوەکە بە دۆرا گشتی ئیشی دەستیە هەر لەم گروپە ئەنجام ئەدرێ هاوردومانە نمایشی بدەین. ئامانجمان ئەوەیە کە فەرهەنگی کوردەواری نیشانی خەڵک بدەین کە لە ئەنواعی لیباسمان لە قۆماش لە لیباسی کوردی کۆوا هێلەک سەڵتەمان هاوردووە کە نیشانی مردم بدەین کە فەرهەنگی فولکلۆرمان نیشانی مردم دەین و هەم خەڵکی ئێران هەم خەڵکی کوردستانی عێراق کە بیبێن و لێ بزانن بە فەرهەنگە. ئەم کارانیە بەدەست ئەنجام درراوە کە قسمەتەکانیشمان جیا کردووە. ئەمە بە قسمەتی جلۆی هێلەکەکانە تەکو ئۆتیکەیە ئەمەیە ئەبێ بە ناوشانی هێلەکەکە. ئمە نەخشەکانمان وەکو ئەم کراس و کوێنەیە کە نەخشەکانی ئەکێشین لەسەر لیباسەکان دوای ئەوە وەسایلەکانی کە مورگووانە ئێدەین بە بافەندە لەسەری کارەکەن بۆمە. هەمووی کارەکانیشمان گشتی کاری دەستیە. گەنجێکی شاری دهۆک مۆزەخانەی دهۆک دەوڵەمەند دەکات بەو بڕا زۆرە پارەی کە لە وڵاتانی جۆرا و جۆرەوە دەستی کەوتووە و پارەی جیاوازی وڵاتانە. ئەو سەردانی هەر شوێنێکی کردوێت بڕێک لە پارەی جیاوازی وڵاتانەی کۆکردێتەوە. ئێستا لە ماڵەکەی خۆشیدا مۆزەخانەیەکی بچووکی لەو پارانە دروست کردووە و ئامانجیشی ئەوەیە کە بتوانێت خزمەتێک بە دەوڵەمەندکردنی مۆزەخانەی شارەکەی بکات.
بري چند سالا گنجك ناوي ساعات كو افسر الجوازات بيجم هيكش گنج بو حز ارزوها كجلك جانت كوم كرنا باري دا هبويا حولا كمازن دا كو باري همي ولاتا كوم وكاتن روجه كسترادانا ما كير قلت ابا اكش ارزويت ما جي وكو بتايبات مديريه مزخانه رحمتي رفعت رجب دخواست كر بو چم جهه كلفيرنا داينه تبتر بتا باراستن او جهه او بو قبيل كر نهاجي باري همي وان ولاتات مزخانات دهول كيف الكلوري و باراستيا ليو ملكي كك سعديه خربكرنا باري همي دنيا جيت مزخانات دهول كده جرينجي اخويا هاي خلك يقدس تشي كيفن بتشيرني بيتن يعني سر هلبون سر باري همي ولاتا كي تقناغ جدا جدا دا بهندجي او حزاها ام برس نرخينين وكاك ساعات براستي بتشاوي مدى جنجاكي جالكي هجايا هلا من دالتيوا يعني حزو هواية ما أبوك أو باري دولة الدنيا خركموا هلا بدأس بيك يعني بدايتي من حزم ذكرت بس باري عراق خركموا بشتي هنجي دولتنا جيران بشتي هنجي أو هواية ما باري بيدا بابلين أو حزا حتى ما لك الحمد لله تواني من باري همو دولة الدنيا خركينوا أو بوماوي 20 سال زيتره من أو بارانا آخر دكم أو كم دكم يعني زحمتي شيء زور مبيو برديا سرداني زور ولاتم كرديا زيادة تقريبا لا سي ولات جرامة باري ولاتا كانوا خرتوا يمن بس نيا ك خر كردنا يعني كوم كردنا يمن وكو زانستي كش لقل أوي من حزم كرد وكو هاري كاريك لبو باري ولاتي قشتي روشن بيري دهوك أو رجاك لباري خمدانا يتأيري بو أوي هم خلقك استفادة ليبك هميش أو الروشن بيري بيو دولة من بيو موزخانة كان چیای ئێلبۆرۆس لە کۆماری کەباردینە بالکاریای باشووری رووسیای فدراڵ یەکێک لە بەرزترین چیاکانی رووسایە کە بەرزیەکەی 5642 مترە و بە تەلەفریک بۆی بەرز دەبیتەوە. یەکێک لە سرنجڕاکێشترین دیمەنەکانی ئەو چیایە دیمەنی ئەو گەشتیارانەیە کە سەردانی چیاکە دەکەن و با شوێنێکی زۆر جوانی گەشتیاری ناوی دەبن. ئەوەی کە جێگەی سەرنجە ناوی چیاکەیە ئێلبۆروس واتە خێڵێکی کورد. شارەزایانی رووسیش باس لەوە دەکەن کە ئەم ناوە لە شاهنامەی فردۆسی و لە ئەڤێستای مەتۆشیشدا ناوی هاتووە بۆیە گرنگیەکی زۆری بۆ ئەو ناوچەیە هەیە. Вот лесистый хребет из этих трех самый низкий. Вы тоже надеетесь, сфотографируйтесь вместе. Укрепляли камнями, сверху насыпали плодородную почву. Нередко, когда нашу планету покрыл ледник размером с 2 бывших советских союзов. Это получается самое высокое, куда мы 800, может, уже поднимемся. 3,5. Аккуратно. Видите, как мне долбут дневник. Так хотели магнитик, да? Ура! Кто?
Но Эльбрус самая высокая точка нашей страны. 5640. ئێلبرۆس بەرزترین شوێنی وڵاتەکەمانە و بەرزیەکەی 5642 مەترە لە ئاستی ڕووی دەریاوە. تەنها لێرە دەتوانرێت تا بەرزی 3847 مەتر لە ئاستی ڕووی دەریا بە تەلەفریک بەرز ببیتەوە. ئەمە بەرزترین جێگەیە لە هەموو ئەوروپادا بە تەلەفریک بۆی بچیت. خەڵکێکی زۆر دێنە ئێرە تا ئەو بەرزیە و جوانیەی بە چاوی خۆیان ببینن. دەبێت بڵێم کە ئێرە گەشتیاران و شاخەوانان ڕووی تێدەکەن. ئێلبرۆس لە نێوچیە 5000 مەترەکان سەرنجڕاکێشترینە. بەو پێی هەڵگەڕان پێیدا سەخت و دژوار نییە و بۆ سەختی پلەی دووهەمی وەرگرتووە. А вот сам подъем, он несложный, потому что идут практически по ровной стороне. Но курорт Эльбрус, он известен всему миру, известен давно. ناوچەکە لە ڕووی گەشتیاریەوە 50 ساڵە هەیە. سەرەتایەکێتی سۆڤێت برەوی پێدا، پاشان پشتگوێخرا. ئێستا بەباشی گەشە و گرنگی پێدەدەن، بەهۆی بوژانەوە هەیە لە ناوچەکەدا. ئێستا ساڵان نزیکەی 300,000 گەشتیار ڕوومان تێدەکەن. ڕێژەی هاتووانی ئەمساڵ 113 بەراورد بە پارساڵ زیادی کردووە. خەڵک دێنە ئێرە بۆ یاری سەر بەفر، خلیسکان و بازدان و هەڵگەڕان بە چیادا. هاوکات هەڵبژاردەی نیشتیمانی بۆ مەشق وەرزشوانان و ئامادەسازی بۆ پێشبڕکێکان کەڵکی لێ دەبینن. زستان پتر لە رووسیا وڵاتانی هاوسنوورەوە سەردانمان دەکەن. هاوینان لە تەواوی جیهانەوە گەشتیاران و وەرزشوانان دێنە گەشت بۆ ئێرە بۆ بینینی سروشتی ناوچەکە. Спортивных команд России для проведения. ئەشکەوتی بەستون لە چیای برادۆستێکێک لە ئەشکەوتە دێرین و مێژوویەکانی ئەو ناوچەیە کە سەردەمی ژیان لەو کاتە بۆ سەردەمی چاخی بەردی نەگەڕێتەوە. لە ناوەوەی ئەشکەوتەکە هەردوو دیاردەی ستالاگمایت و ستالاکتایت ڕوویداوە کە وەکو توانەوەی بەردی کلس لەو ناوچەیە و لە ناوەوەی ئەشکەوتەکە وای کردووە کە دیمەنێکی جوان و سرنجڕاکێکی پێ ببەخشێت هەر کەسێک دەیبینێت وا دەزانێت پێکرتاشێکی شارەزا ئەو ئەشکەوتی دروست کردووە. لە زۆربەی شوێنەکانی دنیادا ئەم جۆرە ئەشکەوتانە ئەبنا جێگەی سەرنجی گەشتیاران و هەروەها لە باری ئابووریشەوە گرنگی زۆری پێدەدرێت. بەڵام بەداخەوە ئەشکەوتە وای لێ هاتووە لە بەرگرنگی نەدانی لایانی پەیوەندیدار ئێستا بوونی لە ناو دەچێت و ئەو جوانی خۆشی لە دەست دەدات. خۆی شکەوتە بەستون یەکێکە لەو شکەوتە بەناوبانگەکانی مێژووی و شوێنەواری شاری هەولێر کە بە دووری 128 کیلۆمەتر لە باکووری شاری هەولێرەوە دوورە. هاوکات لە زنجیرە چای برادۆست شکەوتێکی تر هەیە بە ناوی شکەوتی شاندەر کە ئەویش 28 کیلۆمەتر دوورە و لە تەنش ئەشکەوتە بەستون ئەشکەوتە دیانیش هەیە. دیارە کۆی ئەو ئەشکەوتە ئەو شکەوتانە مێژووین لە هەمان کەتدا شوێنەوارین چکە ژیانی مرۆڤاتی ئەلێرە بووە. لە سەرچاوە مێژووەکان باسی ئەشکەوتە بەستون کراوە کە مێژوو ژیان لەو ئەشکەوتە دەگەڕێتەوە بۆ چاخی بەردینی
نوێ هەرێکە لە دکتۆر ڕارف سێلۆکی و هێنری فلیت یەکیان لە زانکۆی هامڤۆرد ئەوی لە زانکۆی شیکاکۆی ئەمریکا کنە و پشکنیان لە ئەو شکەوتە ئەنجام داوە ئەمن لە منداڵیەوە سەردانی ئەشکەوتە بەستونم کردیا بە تایبەتی لەگە ڕاوچەکان کە لە پێشی ڕاو هەبووە هاتینە ئەو شکەوتن ئەلێر زبریان بردیە زبرەکان کە ئەوەندە کەون بوونیان 1000 ساڵ پێش ئێستا دایان کردە دەرمان و باڕوت ئەو وەخت تام چێشی تایبەتی هەبوو چکە دەستکاری ئەشکەوتەکە نەکرابوو ئێستا کە تەماشینە ئەشکەوتە بەستونی دەکەین وە وێرانەیەکی ئەسی بەردەکان شکاندراینە ئەو جیرە و ئەو کرستالە جوانانێک کە ناوانە شێواندراینەوە شکاندراینە بەرزیەوە شکەوتە لە ئاستی ڕووی دەریاوە 1200 مترە کە دەبین دەواازەکەی 8 متر بە مترونی وەک دەبیتن ئەوە زیاتر ئەشکەوتە لە ڕووی پێکاتی جیۆلۆجیەوە لە پێکاتوی بەخمە پێک دێتن کە نزیکەی 75 میلیۆن ساڵ بەر لە ئێستا نیشتووە ئەشکەوتەکە خۆی لە کاتی نیۆجین تا پلەیستۆسین دروست بووە کە 20 میلیۆن ساڵ تا 2 میلیۆن ساڵ بەر لە ئێستا بووە ئەگەر تەمەشای ناو ئەشکەوتەکە بکەین دەبینین قوڵ دەبێتەوە لێش دەبێتەوە ئەوش پێمان دەڵێتن کە لە ژێر کاریگەری ئاو وەکو کەناڵێک کە ئەو کاتی پێیدا تێپەڕیوە دروست بووە بۆیە دیاردەی ستاڵک تایت و ستاڵک مایت بە دیوارەکانەوە دەبینین کە ئەوە لە ئەنجامی توانەوەی بەردی کلس دروست دەبێتن کە دیمەنێکی زۆر جوانی داوەتە ئەشکەوتەکە خۆی لە خۆی داوە لە بواری جیۆتۆریزم گرنگی خۆی دەبێت و خەڵکی زۆر لەوانەیە حەز بکەن ئەو جۆرە دیمەنانە لێرە ببین و تاکە ئەشکەوتێک بەڕاستی لە ئەو ئاستە بەرزەدا بێتن لە ئاستی ڕووی دەریاوە شکەوتەکانی تر نزمترن شوێنەکەش هێڵکەوتێکی زۆر ڕێکوپێک و خۆشیە لە بۆ گەشت و گوزار و سەردانی کەران بەڕاستی کە دەکچێ قوڵایی تاریک دەبێتن دوایە ئەو شوێنانەی کە دەیگەیە ڕێڕەوەکانی کە دەتوانرێ و بیگەیە تا 450 متر درێژە ئەوە شیان بەبێ ڕووناچی پێم وابێ کارێکی ئەستەمە خەڵک بتوانێتن ئەو خۆشیی لێ بینێتن ئەو سوودەی لێ بینێتن کە پێویستە لە وەربگیرێت ناوی بەستون خۆی لەوەی هەدەوە کە ستونی هەیە بەداخەوە زۆر لە نووسەران لە مێژوو نووسان لە ئەوانەی شت ئەنووسن زۆرجا بە هەڵەتدا چوین لە ڕۆی نووسینەوە پێیان گوتووە ئەشکەوتە بێستون بە پێچەوانەوە ئەشکەوتە بەستونە دەواازەکە کە تەماشای بکەین چەند دینگەیە کاتینە خوارێ خۆی لە خۆیدا ئەو ئەشکەوتەوە بەستونە لە هەورامانی ڕۆژهەڵاتی کوردستان خاوەن باخەکانی هەنار لە نێو باخەکانیاندا ڕوو بە هەنار دروست دەکەن لەم کارەدا ژنان بە شێوازی کۆن خەریکی دروستکردنی ڕوو بە هەنار یاسرکەی هەنارن ئەوان پێیان وایە کە کارەکەیان تاموچێژێکی تایبەتی خۆی هەیە و بەردەوام دەبن لەو کارە بە شێوازی کۆن و دەشڵێن جگە لەوەی ڕوو بە هەنار بە شێوازێکی جیاواز دروست دەکرێت خواستێکی زۆری هاوڵاتیانیشی لەسرە کارت بێ
أنا تراجع في على ما كوتشي السنة أنا وقت بقولي كف كروم بيسر إتراق جيت في على المازو كفكش مجيو كمل بيش الكاكاش جيرميو تركب فوقني شو وشينا سرويج قلو إيه تكل هنارة إن تكل هنارة كان وقت هنارة كان شاقة كوارو أشغال كل جيا كلمة أشغال من يوم الشري سوشيالمش بخاطر إنه ك نبو بآفات بي باقي هنارة كاو بي لي باقي وبي منطقي بخاطر أنا كشان سوشيالمش وين يخون متأسف أنا بعض الشباب دول كلاش لو مثلا بيه باقي خرابة وبيني من تقاضى من جملتي عزيزي وشويس ورواري أي هنا توكلا معراش نزيكو باخكاوا كراشره نكراشره چون بو با آفات بو با مشوله پا ای هناری بعدن وقت ای هناره گلش کرد هناره که کم زلبی مشوله ولا کرون دی هناری و هناره خرابیو يا مخلط براز ما قرأت يا رينا أنا ما بعرف أنت أو ما بعرف كذا ما سأتني بناموس ما نقنو برونو شابكات زركرو نوصل عشنا بلا اشتريتنا يوصلنا چشی لە ماوەی ڕابردوودا بینەر و بیسەری بەرنامەی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.